23 چوار ساڕۆژی جیهانی کتێبە لە هەموو کوردستاندا ئمڕۆ ڕۆژی پێشانگای کتێب کراوەتەوە لە لای ئێمەش ساڵانە بێزگە لە ڕۆژان چەند جارێکی تریش پێشانگای کتێب دەکەینەوە و ڕۆژی 23 چوار ساڕۆژی جیهانی کتێب لە هەموو نووسەر و ڕۆشنبیر و ڕۆژنامەنووس و خوێنەران و هەموو کارمەندانی کتێبخانەکانی کوردستان پیرۆز بێت. دیارە پێشانگای کتێب لە ڕاستیدا لە هەموو پێشانگایەکی تر بە سوودتر و باشتر و قازانجی زیاترە بۆ هاوڵاتیان. بۆیە ئەم پێشانگایە ئێمە بەردەوام کار و چالاکی خۆمان هەر کردووە ساڵی زیاتر لە 4 جار 5 جار پێشانگای کتێب دەکەینەوە بۆ خزمەتکردنی زیاتری خەڵکی سنوورەکەی خۆمان. ئێمە هەتا هەفتەیەک تا 6 ڕۆژ 7 ڕۆژ ئەم پێشانگایە بەردەوام دەبێت. ڕێڤەبەری و ڕۆگەیاندن و چۆ بۆ باڵۆفکردنێ هەرکەفتۆ ڕۆژە جیۆنی و پارتووکێف پێشانگەهەڤەکیە چۆلۆکی بێگۆڤێدێ دەست بکات و حتا ئێڤۆری بوو دەمێ 3 ڕۆژۆیە. هەفکۆری دیگەر 6 پارتوخۆنەیە پارتوخۆنێت دووکێنە کارتێ تایبەتن نزیکی 4000 نۆبوونیشان هاتینە نیشانداند وێ پێشانگەیدا نۆڤەندە قوتابیە یەلزانکویا دووکێ دۆشکاندنێ تایبەت جی بۆ هاتینەکەنش 10 سادە حتا 5 سادە و مەرەم ji vekirnavê jî pitir bi hûndê bûye ku ji derê zanistî bû qutabîya berdest bin û wekû rêzgirtinek bû vê rojê û pîrozragirtina pertûkê bi hûndê ku em diyar bikin ku pertûk çi jara kevin nabêt bila teknolojiya çend pêş kevît bes her pertûk di her hêta çapkirin û di her hêta kirîn û firûtin û di her xandebayê wê hebin û çi jara tama xandinê ya pertûkê nagehîta astê ya elektronî herdem pertûk tamayê baştir e ya elektronî xweştir e.